سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستی. لەم دیدارە تایبەتە هەوڵەدەین لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن لە سنووری قەزای مێرگەسۆر گفتوگۆ بکەین. بابزانین ئەم ساڵی خوێندن چۆن بوو لە سنووری پەروەردەی مێرگەسۆر. دەستکەوتەکان، ئاستەنگەکان، کێشە و گرفتەکان خۆی لە چی ئەبینێتەوە. ئامادەکاریەکانیش بۆ ساڵی نوێی خوێندن لە سنووری ئەو پەروەردەیە بەکوێ گەیشتون و ئەیانەوێ چۆن پێشوازیش لە ساڵی نوێی خوێندن بکەن لەگەڵ کۆتایی هاتنی ئەم ساڵی پرۆسەی خوێندن لە دوای تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی. بۆ مەبەستە چەند پرسیارێکمان هەیە و ئاراستەی بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد نوح بەڕێوبەری پەروەردەی مێرگەسۆر کە بە سوپاسەوە لەم دیدارە لەگەڵمانە. مامۆستا جان ئەم کاتتان باش. سەرچاوم ئەو کاتتان باش بخێر بین سەرچاو. ئەمانەوەی لەوە دەست پێ بکەین ساڵی نوێی خوێندن هێشتا بڵین بە کۆتا نەهاتووە لەبەرەوەی تاقیکردنەوەی پۆلی 12 ماوە لەو 1-2 ڕۆژە دەست پێ ئەکا. وەک پەروەردەی مێرگەسۆر ئەم ساڵی خوێندن بەگشتی چۆن بوو بۆ ئێوە؟ بناوی خودت طبعا خێرات نانگوت کەین و ئەزیەت کێشان کاتێرە والله ساڵە خوێندنەکە پڕ وەختێکی مەشغوڵی بوو و ما هەست کرد ئەف ساڵە خوێندن وەکو پێشتر نەبوو بوو چونکی تەمام هەموو ڕۆژ خوێندن تێدا هەبوو ئەوە زۆر مهم بوو. یعنی ئەو پشوێت فەرمی تەنها ئەوێت حکومەتە هەرێمی ڕاگەیاندی دەوام نەبوو بەڵام سەرجەم ڕۆژێدی لێرە دەوامە هاتیەکردن. دووەم تش زۆر گرنگە یعنی ئەو لجنة هەلسەنگاندنی وەختی سەردانە قوتابخانەکەن گەرموگوڕیەکە دیب مامۆستا و دیار بوو خاصمن مامۆستایت بابەت زیاتر اهتمام خۆتدا و ڕێوەبەری قوتابخانە زیاتر مەشغوڵ بوو هەندێک و قوتابخانە خۆ بەرەو پێشتر بدات چونکی پێشبڕکەیەک دروست بوو سەروێ ئاستە کیدێ ئاستە یەکەم هەتا چوارەم دەستڤینیت طبعا ئاستێ چوارەم باشترین ئاستە بوویە هەر قوتابخانەکێت ڤیا جوانتر خاوینتر ژینگەیەکی باشتر فراهم بکەتن و ڕێنمایت باشتر بدەتە قوتابیا گەلبێ هەندێشدا یعنی ئاستێ زانستی قوتابیانیش تا حدێکی باشتر بوو تایبەتی هەلسەنگاندنا پۆڵان نهەیە نیشتیمانی بوو مە دەرکەفت بوویە ئەم گەشبین بوون دڵخۆش بوون ئەف ساڵە خوێندنێ بەڵام هێشتا شتمۆحاتێت مێدما یعنی پێویستە هێشتا ئاستەکە بەرزتر بیشوی ئاستێ مەدوێتن. باس لە ئاستی زانستی کرد پۆلینەوە تاقیکردنەوەی نیشتیمانی کردووە و دیارە بەڵام لە پۆلی یەکتە ئەگاتە پۆلی 11 بەگشتی ئەو هەڵسەنگانێکی ئێوە کردبێتان بۆ ئاستی زانستی هەستەکەن لە چاو ساڵانی پێشتر باشتر بوو؟ بەلێ بێشک چونکە یعنی هەر قوتابخانەیەک ئەگەر تو تەماشا بکە یعنی ئەگەر قوتابی یعنی دیت گەرم و گوڕە و دەرەجەویە باشە و دای و باب ڕازینە و یعنی قوتابخانەش بۆ قوتابخانە جیاوازە بڕاستی هەندە قوتابخانە زیاتر احتیمام پێتێتەدان. یعنی لێرەش ئاسل هەر سنوورێ پەروەردەمەش و زیاتر 180 قوتابخانەمەیەت هەی جیاوازی هەی هەندە قوتابخانە ئامادەیی بەرەف پێشت چن و ئەم دەست خۆشێلت کەین و ئەم ڕێز و سوپاسیە بوو دانین بووان مامۆستا و ویستافێک و هەلسەنگاندناوان ئاستێ زانستیە بەرز بیتن بەڵام هەندە قوتابخانەژێ لەگوناوە شێرین پێویستە ئاست بەرزتر بیت وەکو پێویست نینە بەڵام گشتی هەموو قۆناغیت خوێندنێدا ئەف ساڵە ساڵێت پێشتر زۆر باشتر بووە. ئەو قوتابخانانە ئەگەر ئاستیان وەکو پێویست نەبیت لە هۆکارەکانتان کۆڵیوەتەوە ئاخۆ چ هۆکارێک وای کردووە کە ئاستی ئەو قوتابخانەی بەرەو پێشنەسێ بینایی قوتابخانەیە مامۆستایە چ گرفتێکیان هەیە؟ وڵی سەرەکیترین تشت مامۆستای بسپۆر هەندە قوتابخانە ئەگەر مامۆستای بسپۆر نەبیت بۆ نمونە گوندی دوورە دەستن ئەو گوندە دوو مامۆستایت لێ طبعا ئەو دوو مامۆستا دوو بسپۆرە و خلاص هەمە ئەو مادەیت لێ قوتابخانێ زانستی بیرکاریە عەرەبیە ئینگلیزی هەموو دوو مامۆستا دەناوە بوویە مە پێ باشە یعنی ئەو جێت گوندێ دوور هویت گواستنەوەی بوو بینە دابینکردن بۆ ئەوەی ئەو گرفتە چارەسەر ببیت طبعا مامۆستا ئەگەر ئینگلیزی زیرەک بیت بەس نەشێت زانستی وەکو پێویست ئەدایە خۆ بدات کەواتە گوندێکی دوو مامۆستا خێزاندارە کە هاوسەرگیریە پێکینە پێک بە هەردوو جێ هەندەیە هەی چ جێ دیمەنینە بوویە لێرێ ئەو تەڵەبە وەکو پێویست پێڕاناگەت ئاستێوی دێ نزم بیت ئەوە هوکارەکە هوکارە دوێش ڕاستی بینایە قوتابخانە زۆر شەرتە یعنی بینایە ئەگەر هاتوو مختبر تێدا نەبیت ژوورە کۆمپیوتەری تێدا نەبیتن یان بینایەک بیتن هێشتا کابی نەبیت یان سەرخۆڵ بیت طبعا فەرقت گەل بینایەکی کامل کە تەڵەبە هەموو تشتێکی تێدا ئامادەکاریە و تێستیل سەرکەت و عەمەلیت کرد بوویە ئەوە خڕ ئەو ئاستانگەنیل بەردەمە پرۆسە هاوسەرگیری کە ئاست هەندە قوتابخانە نزمترە. مامۆستاجان بەو پێی مێرگەسۆر ناوچەیەکی دوورە دەستە و ناوچەیەکی کوێستانی و ساردیشە لە زستانانیشدا چەند قوتابخانەتان هەیە وەکو باڵەخانە
و چەندیشی لە خانووی کرێ و خۆڵدایە. بله ما 184 قوتابخانه تیل سنور پرورده مرگ سوره 184 قوتابخانه ما 22 قوتابخانه سرخول و کابینه نه حتی استاش زور داوا کاری مید برس کری بو وزارت بو اداره سربخویا سوران بو قایم مقامیت قضا مرگ سوره بو همه دزگاه یعنی پیوندیدار راستی او 22 قوتابخانه پیوسته بین درست کردن یعنی گندن تایبتی گند دوره دستن قوتابخانه دیجی تای بله بالاخانه تای بلام اویش طبعا پیوستی بنوجن کرنوی های هندک شوا بالاخانه چەند قوتابخانە پێویستی بە نۆژەنکردنەوە؟ ئەتانو کە ئەوەکو ما پلانە خوددانای بوو ساڵە نوێ خوێندنێ چونکی زۆر گرنگە پلانێت ما پێش وەختە بن یعنی تازە هاوینە وەختی نوژەنکردنەوەیە داوای الحکومەتە هەرێمێت کەین وی وەختە دەست پێ بکەن یعنی نەچتە وەختی داوامکردنێ خوێندنێدا هەتانو کە 52 قوتابخانە مەیەتەی پێویستی بنوژەنکردنەوەی هەیە وا 52 ئەولەویات مێداوان ئەوێ زۆر وەزعێوانی باش نەبێ یعنی نوژەنکردنەوەکە جدید بێتن بۆیە ئەو 52 قوتابخانە سنوورێ مە پێویستی بنوژەنکردنەوەیە. دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ وەزارەتی پەروەردە یاداشتێکیان واشۆ کرد لەسەر زیادکردنی پۆلی خوێندن لە قوتابخانەکان. وەکو پەروەردەی مێرگە سۆر پێویستان بەوێ لە هەندێک لە قوتابخانە لەبەر زۆری ژمارەی قوتابیان پۆلی زیاتر دروست بکرێ؟ بله او طبعا پەیوەندی بما بەهاتەکردن ڕێکا بەڕێوەبەراتیە گشتیە پەروەردە سووران کە بەلێ هەندێک جۆر دێنە دروستکردن کاچە قوتابخانێت هەنگۆ پێویستی پێیە ما ڕاستی پێویستی هەندێ بوو کە ئەو قوتابخانێ دوورە دەست سێ پولینە یعنی چار پولینە ئەو پولێ زیاد بوو مەلوێرێ بێنە دروستکردن بۆ ئەوەی خەڵکێکی ڕزگارکەین لە تانگاویە هەنی جێ مەترسیە نەبیتن سەرخۆڵ بی سبەی زستانە و خوزانی وەختەکە تازە هاوینە بەس ئەگەر بوو زستان شاخاوی منتیقێت بەفرەکە زۆر تێت ئەو جێ مەترسیە مە تەکلیف لێ کرد و سێ قوتابخانێتمە یعنی جاتی هەرێکی ژوورێکی بوو زێدەکەن کەنە دو ژوور بۆ ئەوەی ببیتە قوتابخانەکە کامل سێ قوتابخانە بوو مەبێنە دروستکردن وان گوندی دوورە دەست جاتی دروستکردنا چەند ژوورێکە بۆ قوتابخانە چۆن ڕاستی ئەو قوتابخانێتمە ژوورێت وات کاملن مە مشکلە نینە زیادکردنا ژوورێ بەس مە گرفتە هەیل دروستکردنا قوتابخانێ یعنی ئەوە زیاتر هاوکاری ئێوە ئەبێ لە زیاتی ژوورێک لە قوتابخانەیەک دروست بکەن دوو ژوور ببەنە گوندێک قوتابخانەی لێ دروست بکرێتن بەلێ باشە مامۆستا جگە لە قوتابخانەی ئەوانەی حکومینە لێرە قوتابخانە و باخچەی ناحکومیش بوونی هەیە؟ بەلێ لە سنوورێ پەروەردە مێرگە سوورێ مە چار قوتابخانەیەت هەی قوتابخانێت ئەهلینە و دوو باخچێت منداڵەشمەیەت هەی ئەهلینە طبعا ئەڤەژی ڕێنمایەت وەزارەتە پەروەردەیە تاتیەدانان و ستاندەرێتوان جێبەجێتکەن و بێجگەل هەندێش ئەم وەکو پەروەردە سەرپەرشتیشتکەین ئەگەر مەدید غەڵەتیەکە هەی یانیش کەم و کورتیەکە هەی یان نەقسەکە هەی پەیوەندە مەوە ئەم سەردانەوەشتکەین وەکو هەموو قوتابخانێ دی و نمرە و ئەو پێداویستیتوانیش هەمە تێنە سنوورێمە یعنی ئەو داتا هەمە ئەم داخلتکەین و بوو وەزارەتە پەروەردە بڕەوانکەین بوویە ئەو قوتابخانە ئەم پێ دڵخۆشین باشن یعنی بینایەتوان و بەرزن و ڕێکوپێکن و ڕێنمایە جێبەجێکری هیویدارین ئەف کەرتێ تایبەت سنوورێ پەروەردە مێرگە سوورێ بەرفراوانتریش بیتن چونکە ناحیە ئەو قوتابخانێت هاتیە دانان و ئەو باخچێت منداڵان ناحیە بارزانیا گرتیەوە ناحیە بلێ ناحیە گۆڕەتۆ بەس مە پێخۆشە ناحیە مەزنێژی قوتابخانێت ئەهلی هەبن ناحیە پیران بۆ ئەوەی ئەگەر تاڵەبێک پێویستی پێبیت یانیش خەڵکێک حەسکەتن ببەتە ئەهلی ئەوێرێش هەبن ئەوەش ئەم دێ دەستی هەروکاریە بوو دەریشکەین و ئەم پشگیریە لێتکەین بۆ خۆت وەکو بەڕێوەبەری پەروەردە لەگەڵ هەبوونی قوتابخانە و باخچەی ناحکومی والله ئەگەر هاتو یعنی بڕاستی ئەم گەلوێ ڕەئیینە قوتابخانێت حکومی وەکو ئەهلی احتیمام پێ هات بادان بۆ ئەوەی ئەهلی نەبابانە چونکە ڕاستی جیاوازیەک دروست بیتن ئەهلی شندێک قوتابخانێت ئەهلی ئەگەر هاتو چاودێری سەر نەبی ڕەنگە بەس مەسەلەن مەسلحەتەکە بازرگانی تێدا بیت بۆ هەندێک کەسا بەس بەعام ئەویل سنوورێ مە هاتیەوەکردن بڕاستی خزمەتە خەلکیدا لەوانەش هەموو کەسێکی پێ نەکرێتن تەڵەبێ خوب بەتە ئەهلی ئەویش نەخۆشەکە بۆ ئەوەی خەلکێکی فەقیر ڕەنگە دڵ خۆ بسوزیت بەس هەر حاڵ بارێمەیە سڤکری چونکە ئەو قوتابخانێت ئەهلی وەختی دروست بن ڕێژەکە زۆرە قوتابیە وەردگرن بۆ ئەوەی لودوش سەر قوتابخانێتمە یعنی کێمتر بیتن بڕاستی ما پێخۆشە و ئەم پشتگیریە لێتکەین مامۆستا لێرە ناوچەی بارزان و مێرگە سۆر لە ڕووی قوربانیدانەوە لە پێشەوەیە خەڵکێکی زۆر خانەوادەی شەهیدە ئەنفالە کە ئەمە جێگەی ڕێز و تایبەتمەندی خۆیان هەیە
لەو قوتابخانە ئەهلیانە ڕەچاوی ئەوە کراوە کەوانە بێ بەرامبەر وەربگیرێن و هەلی خوێندنیان هەبێت؟ بله طبعا لێرە بێجگە لە قوتابخانەش مە پەیمانگەهەکە ئەهلی شای فعلا ئەگەر کەسێک بابوی شەهیدە ئەن ئەنفالە چونکە لێرە ئەنفال زۆرن یعنی ئەنفالیش هەر شەهیدە ئیدی لێرێ بێ بەرامبەرتینە وەرگرتن و هەندێک جاژی تەخفیزاتێکە باش یعنی زۆر حسابی بوو تێتەکردن بویە دەستخۆشیە حکوومەتە هەرێمێت کەین و وەزارەتە پەروەردەکە ئەو ڕێنمای دەرێ خستی منداڵێت شەهیدا حسابەکە تایبەت بێتەکردن و پارە لێ نەهێتە وەرگرتن بەلێ ئەوە لێرە هەیواتان و کەش پارە لێ وەرنەگرتیە بڕاستی لە تەواوی گوند و ئاواییەکانی سنووری مێرگەسۆر و پەروەردەی مێرگەسۆر ئەوانەی کە بڵێن ئاوەدانن قوتابخانەیان تێدا هەیە؟ بله طبعا هەر گوندێک لێرە هەبیتن مە قوتابخانە تێدا وەکری ئەگەر عدەدی تەڵەبا مولائم بیت چونکە خۆ تو نەشەی بوو دوو تەڵەبا قوتابخانەکێ وەکەی ونیە کەمترین بڵێن ڕێژەی قوتابی لە چ گوندێکە و کە قوتابخانە ما گوندێکی هەی بابکێ بەلێ 4 طلبه یعنی عددی وان 4 طلبه بس گونده دوره دست حتی نو که جادوانیش خول بوه یعنی هاتو چونه بو اوی مسیری وان نسوزید ما بردوامی دایه بس هیویدارین یعنی پلان سالا نویا ما اوه که چند گونده که نزیک یک جه مرکزی که بینایه هبید بینایه که شیعه بید و ستافه که ما مستاته ده هبید ام همیا گواسنوه بو بکن بلان پیوستیب ایک دابین کرنه هاتو چویا هیا براستی یعنی هیویدارین پلانک هبید بوه بو نمونه گونده از بجمت باب که اگر تو دو ما مستابه وره و بیج گلنده دبید بردست هبید دبید نفته بده دبید کلوپل دابین بکی هموش پیوسته مکتبه او همو مصروفه اگر یک سیاره بو بیتا گرتن لوانه کریا ایک وانه بیجی تو 400,000 ابده سیاره که هاتو چوی بوا 4 طلبه بکت مشکلاوی گنده يعني كمترين تشاره سر بيت والمصلحة قشتيها حكمتش دايا يعني باري حكمتش دي سفكتر ببراستي بويا هيفيدارين پلان هبید بو و گواسنا قطابیا رینما دا بیتا دا بزاندن که بله ها گواسنا و بو قطابیا بیتا کرن اگر گندکی عدد طلبت و کم بو قطابخانه نمینید بیتن گنده نزیکتر گند بو اما بس تا پروژیواتان پیشکش کردووە کە هەوڵ بدەن چەند گوندێک بۆ نمونەگە 4-5 گوندە لە گوندێکی کە زۆر قەرەباڵغا قوتابخانەیەکی زۆر باش دروست بکرێ کری گواستنەوە هاتوچۆشە بێ هەم گرفتی میلاچیش بۆ پەروەردە باشتر چارەسەرە بێ بشک والله اوه ماید برسکریه و بولایانت پیوندی دار بس وکو وزارت رینما دا نبویم هشتا نگیاندی بس اف داواکاریه میا گیاندیه حتی برابر گشتید پی آگادار وزارت خود وزیرش زانیتن که بله فعلا دبیتن هاتو چول هنده گندا بیت آماده کرن و او ما مستوى جاتی هنده بچی تاوی گنده دانشیتن و مصروفات که زور بیت کرن سیارک بو بیت دابین کرن او قطابیت که رجوا کیمه بیت و گواستن بس ایدی دمینی سر وزارت و پرورده و گشتی که آیا بریارت واده بو سالانی چه بن بێ هەر لەسەر گوندەکان گوندی وهەیە لە سنووری مێرگەسۆر لەبەرەوەی ناوچەیەکی سنووریە لەبەربوونی پەکەکە و مەترسیەکانی قوتابخانەی لێ نەکرابێتەوە بله اره والله سنوری پرورده مێرگەسۆرێ مە هەندە گوندێتە هەتانو کە ئاوادانی تو دروست نبووە يعني گوندت تایبەتی مثلا منطقه سەر سنووری لایە تورکیا و هەندە گوندێت مەهتانو کە نەهاتینە ئاوادان کردن اگر هات بنا آوادان کرینش قطابخانه لی دروست نبود چون خلق نشیتن يعني اطمئنان ورگرید که آرامیه که وهبید بله فعلا دی مالا خودانیتن و دی قطابخانه لی وکین بویا او گنده سرسنور هیوی دارین يعني هیدی خلقش قناعت بود چه ببید بیتا و اگر او قناعت درست نبید نهیتا و مکتبش درست نابیتن و هندک گنده میت های تازه جل سنور پرورده مرگسوره و نمونه شاپان گنده که يعني جه مترسیه براستی حتی نو که ما مکتبش یاله وکری بلام ام نزانین هم الجيشة تركيا نزيكا هم بكاكيا نزيكا بو حالة دا بو مزور نخوشة اگر هاتو مناحية امني سنورة ما باريز راوبن فعلا زور گنده دیجده هینا آوادان کرن زور قطابخانه دیجده هینا وکرن براستی بۆ مەبەستە داواکاریتان بەدەستگەیشتوە بۆ کردنەوەی قوتابخانە لەو گوندانە کە پێویست بێ بەڵام لەبەرباری ئەمنیەکەی نەتوانن بیکەنەوە بله يعني تازل سنور پروردامه گنده هاي بو نمونه الميروس يعني كو گندك اي سر سنوره و قطابخانه لينيا و خلكش ناچتا و اگر جه قطابخانه لينه بيت مثلا بنكي تندرستي لينه بيت نشيل ويري ميني توا زور جا تكليف المكريمه يقولي ام نشين يعني اوا
جاکه و توفنیه که تو قطابخانه که لیوه که و امنیت و پارز را و نبید کل نزیک هرم جیشا ترکیه و نزیک هم پککی. مامۆستا جان لە ڕووی باڵەخانەوە کرێ پەروەردەی مێرگەسۆر بۆ ئەو قوتابخانانەی بە کرێتان گرتوونە چ لە گوندەکان بێ چ لە نێو سەنتەری قەزاو یا ناحیەکان بێ گوژمەیەکی دیاریکراو هەیە ساڵانە برین چەند پارەت ئەچێتە کرێی باڵەخانەی قوتابخانەکان؟ والله السنوري پرورده مرگ سوريا من قلت ما 22 قطابخانه ما يعني سرخول و كابينه نه اول سرخول و كابينه الوا 22 يعني ما تقريبا 11 كرينه اللي وا 11 هر ساله مليون و 200,000 بو هر قطابخانه که تی خرج کردن او پاره کو بو بالاخانه و قطابخانه کریهات دابین کردن بس هنده سنوري پرورده مرگ سوريا 11 قطابخانه ما و قطابخانه گندنشین کریاوان تی خرج کردن وزارت پرورده و دارایی موافقه یا کری چند ساله بردوامن چونکی چه خانوی دیمنین مجبورین ما کری گرتی بلام خانوی کش و کو پیویس نینه براستی بویا هر هنده پاره بومتی تخرج کردن هر یک الوا 11 سالانه نک مانگانه سالانه ملیون و 200,000 خرجیوانه باش بەڵام بڵین بەکۆی ئەو ساڵانێ کە پارە ئەدرێتن ئەگەر بیر لەوە کراباوە هەر ساڵی بۆ گوندێک قوتابخانەیەک دروست کرابا باشتر نەبوو بێشک پلانێ دا ئەگەرەوە بێتە جێبەجێکردن زۆر گرنگە یعنی زۆر جارە ئەم بینین حکوومەت ئەمە پلاناوێ زۆر گرنگە ینی قوتابخانەکێ تو دروستکەی يعني حتى تنوجند که و مبالغانه که میلیونا پاره بچیتن او میلیونا اگر دو برانبردانی سر رنگ تو بینایی که کامل پی درست کی بر هنده اف بیروکات تشتکی جوانه فعلا مش پی خوشه اگر هر ساله يعني 3 قطابخانه ما بين درست کردن بو مزور گرنگ بو يعني ام پلانامه نمنه گوتی هر 22 قطابخانه یک سال دا بين درست کردن طبعا بیجگل و بالاخانه کل گندن مل جد نزیکی شاراجی چونکی هنده جد هی بو نمونه شانه در ما پیوستیاب قطابخانه که 18 پولی هی ناو میرگان ما پیوستیاب قطابخانه که 12 پولی هی آماده ای یعنی بازی ما پیوستیاب قطابخانه که 12 پولی هی اواخر او گندن بیجگل گنداش درست کرنا بیناجی زور ضروریه بو ما کم کرتیات ده هی بس او گندن کو پیوسته یعنی خلق آسوده تدا بجی طلبه الجی مترسی رزگار ببیتن بەپێی ئەو ئامارانەی لە بەردەستی ئێوە هەیە هەستەکەن ساڵ بە ساڵ ژمارەی قوتابیان لە نێو ناوەندەکانی خوێندن ڕووی لە زیادیە یا ڕووی لە کەمیە والله هەتانو کە بلانسەکە زۆر جیاواز نەبووە ساڵانە ینی ساڵ هەیە ئەمە 15,948 تەلەبەمان هەبووە ساڵ هەیە ئەمە 15,000 مثلا 740 طلبه هبووە ڕێژەکە زۆر ساڵیش هەبووە گەشتە 16,000 يعني و لەو بینەیە يعني 16 بوو 14,000 طلبه زۆر تەفاوت ناکەوتە بینی بەس خەڵک هەیە دەڕوە ماڵی مثلا طلبه هەیە دیشتە زانکۆیەک و ڕۆکچێتوی پێویستیا هەندێک هەی ماڵە خۆ ببات هەیە دەوام و وەزیفاوی لێرە نییە گەل هەندێشدا خەڵکیشی هەی وڵا یعنی لێرە مایەوە و حەسکەتن لێرە خوێندن بەرەف پێش بچیتن و زۆری شوانیش پڕاستی دێن دەبیژن مامۆستا مە پێ خۆشە بسپورێت باش هەبن قوتابخانێن مە کوڕ و کچێت مە زیرەکن ئەگەر بزانین وەکو پێویست میلاک نییە ئەم مەجبورین گواستنەوێ بکەین بۆ دەرەوەی سنوورێنگۆ بۆیە ئەم داواتکەین یعنی هاوکاریە مە بێتەکردن گرێبەست بێتە دامەزراندن بۆ هەندێک وان وانە بێژە بۆ ئەوەی کوالیتەوان بەرزتر لێ بێتن و بشین پتر ئاستی زانستی بەرزکەین سنوورێمە لەوانە هەندێک جار عەدەدێوە تەڵەباکێ بێ هەندە جار زۆر بیت بەڵام زۆر پێوە دیار نییە بەس ئەوە دڵخۆش بوو دوێنێ کارگەهەکە شیرەمەنی یعنی سنوورێمە هاتەوەکردن ئەوە ژیهاندەرێکە کو خەڵک لە شارە بەرەف گوندا بێتەوە بژێوێ ژیانە خودابین کرد تأكيد بهنجي الرجاق عدد قطابياجي دي زيادة اللي هي قطابخانتنا بين السر ملاك مامۆستای هەمیشەیی و مامۆستای وانەبێژ بە تایبەتی مامۆستای وانەبێژی شکل و پرسیارانەی زۆر ئاراستە ئەکرێ پەروەردەی مێرگەسۆریش بەپێی ئەو زانیاریانەی هەبێ مامۆستای وانەبێژی زیاتر لە مامۆستای هەمیشەیی چی هەیە لەسەر ئەمە چۆن ئەتوانن ئەو هاوسەنجی ڕابکرن طبعا تأكيد سال بساله مامۆستای وانەبێژ دي زێدە بیتن و میلاک دي کەم بیت بوو يعني 2014 کە شەڕ داعش دەست پێ کریە هیچ دامەزراندنێک بوو مامۆستای نەبووە 2014 بۆ ئێستا تقریبی ئەوە 9 ساڵە 9 ساڵە مامۆستا گواستنەوەی وەختی تەواو بووە دەچتە و ماڵی خۆی گواستنەوەی ڕێنماییە ناتوانێت ڕاگیری ساڵێکمە ڕاگرت 2 ساڵ هەرچەندە تازەش بڕیارە نەقل نییە لەوانە زۆر مامۆستاش گلەیلمە بکەن حەقێ گواستنەوەی هات بیت بەڵام چونکە
تعینات نییە بویە ئەو مامۆستاهتان و کە لێرێت مایەوە کەواتە لێرە نەقل بەردەوام بووە و تعینات نەبووە چەند ساڵ مامۆستا گواستنەوە بکرابە وانەبێژت جێویە وەگرتی کەواتە ڕێژا وانەبێژی ساڵ بوو ساڵێتی زیاتر لێتن ئەوە حالەتەکە 265 نوکە میلاکێمە وانەبێژە 165 وانەبێژە یعنی مە پێخۆشە ئەو وانەبێژە ببنە ڕسمی چونکە مە هەوڵدای ئەو وانەبێژێت ئەف ساڵە و پار ساڵمە وەرگرتی زۆربەی زۆری خەلکی خوجەیە دروست بووی یعنی خەریجێ زانکوە پێشنگ بێنە ئێرە تازە یعنی بابک هات خەلکی ئێرە بێژیت کچە من تەخەڕۆجا کردی و دەرچووە زانکوێیە و بایۆلۆجیە یعنی زانستە و اختصاصی وێ باشە طبعا ئەگەر ئەس لێرە دامەزرێنم وەکو گرێبەستێک دەبیتە سەبەبێ هەندێک و بەلێ فعلەن خەلکی خوجێ پێگەیشت داوا نەقلێ ناکەت میلاک دێ سابت بیتن و ئەو وانەبێژەش کە بیتە گرێبەست ماوەی 3 ساڵا دەبیتە مامۆستایەکی کاملەن یعنی 3 ساڵادا دەبیتە کەسێک و فعلەن شێت خوڵاوەکەتن ئەو دوو ماموانەبێژێ لێرە دانیشتی تازە هاتی سەردانامەکردی خەلکی پیران بوون ینی وانەبێژن 2 ساڵە زیرەک بوون زمانی ئینگلیزی دوێت خۆلەکە ئینگلیزی بۆ گوندێ خوبەکەنەوە ینی خەمخوریەوان دێ زیاتر بیت بەڵام ئەگەر مامۆستایەک بیتن خەلکی ئێرە نەبیت وەختێ هاوی نەهات دچیتی سراحەتە خوکەت بەس ئەگەر خەلکی ئێرە بیت دێ خولێڤەکە دێ خەمخۆر بیتن بویە داواتکەن یەک هاوکاریامە بێتەکردن ئەو دامەزراندنە دەست پێ بکات و ئەو مامۆستایەت کومە بسپۆرن پێویستی پێبن بینە دامەزراندن لەوانەیە ئاستیش بەرزتر بیت ئەوەژی هۆکارێک بیتن مامۆستا وەکو ژمارە چەند مامۆستای وانەبێژ هەیە لەو مامۆستا وانەبێژانەی پەروەردەی مێرگەسۆر هەمووی خۆجێی مێرگەسۆرە یا لە دەرەوەی مێرگەسۆریشە طبعا سنووری پەروەردە مێرگەسۆری مە 1205 وانەبێژنوکەیت هەی حالیان ینی و 1205 وانەبێژە 175 خەلکی خوجەیە ئەوە زۆر مهمە بەڵام هەندە گوندێت هەی خەلک ناچیت بۆ نمونەکانی بوت سێلکێ مەسەلەن هەلانیا کە ئەو گوندێ دوورە دەستن وەختی خەلک نەچیتن و مەکتەب ناوی پرۆسە ڕاوەستیت خەلکێکی ترمەیەینای فعلەن ڕەنگە سووران هات بیت شێلا دزێ هات بیت ئاکرێ و دینارتێ هات بیتن حەریر و سرێشمێ هات بیتن فعلەن ئەوانیش کە خەلکێکی زۆرە و نەهاتینە دامەزراندن وەک وانەبێژیش نەهاتینە وەرگرتن ڕۆیە لێرەکری من ناوێتوانێ نویسی بێ فەرق و جدایی بوومە ئەو نینە و ئەم بژین ئیلا خەلکی منتیقیش بی بەڵام بۆ ئەم بژین خەلکی ناوچەکە بیت بۆ ئەوەی بمینیتەوە مستەقبل بەڵام ئەگەر خەلکێکی دیژمە بسپۆر پێویست بیتن بێ جیاوازیمە مقابلەوە پێکیری و مە لێرە وەرگرتی بەڵام زیاتر ئەگەر گوندێکی خەلکی گوندە بۆ نمونە بسپۆری کوردیە لێرێ هەی ئەسنشم کوردیەکی دەبینم ئەوی دێدانم بەس ئەگەر بسپۆری فیزیا گوندێکی نەبوو ئەس مەجبورم دەرێبینم چونکە مەسلحەتە تەڵەبەی سەرەوەی هەمە تشتێکیە بە پێی پلانی خۆتان و هەڵسەنگاردن بۆ ئەم ساڵی خوێندن ئەگەر ساڵی نوێ بێت پێویستیتان بە مامۆستای زیاتر هەیە طبعا ئەگەر گواستنەوە بکرێتن یان تەنسیبی مامۆستا بکرێتن حالت هەیە مەسەلەن خێزاندارە حالت هەیە ینی باری تەندروستی تێک دەچی مامۆستا هەیە مولەتی دایکاتی وەردەگیری مامۆستا هەیە مولەتی خوێندن وەردەگیری مامۆستا هەیە دەچتە ماجستێر و دکتۆرا ئێستا ڕاهێنەراتی دەست پێکردیە تەقریبی 12-13 مامۆستای مە دەبنە ڕاهێنەر هەندێک مامۆستا دەبینی مولەتی بێموچە وەردەگیری ئەوانە هەموو کێشەن ئەگەر هات و فعلەن ئەو مامۆستانە مەسەلەن بچنە شوێنی خۆیان بگۆڕن یعنی مولەت وەرگرن فعلەن پێویستیمان بە وانەبێژ دەبیت زیاتر ڕێنماییەکی وەزارەت هەیە دەڵێن بۆ ئەو ساڵ وانەبێژ وەرناچیری ئەمە دروستە واللهی وانەبێژ فعلەن دەبیت ڕێک بخرێتن ئەوە هەیە بەس بە مطلقی وەرنەگیرێت حالەت هەیە ینی ئێستا بوو نمونە مەکتەبێک بکرێتەوە مثل پولی 7 و هەندێکی هەیە ئەگەر بیکەینەوە خەڵک زیاتر دێتن طبعا ئەگەر ئەتو پولی 7 دەبیتن تە وانەبێژ بێتە وەرگرتن هەدی چی لێ دەکەی یان ئەگەر مامۆستایەک بۆ نمونە میلاکە کردیە مولەتی بێموچە یان مامۆستایەک نەخۆش کرد دی حدا بیتن ینی ئیسtisna هەبیت بەڵام نەک ڕێژەکەوە بیتن فعلەن ینی وەزارەتە پەروەردە سەر هەندێک شولکەت ڕێژەکە نسبەکە ساڵ بە ساڵ وەلێ نێتن بۆ ئەوەی باری حکومەتیژی گران بی بەڵام ئیدی یان دەبی میلاک هەبیت یان دەبی وانەبێژ هەبیتن ئەگەر بە کورتی ئەو پرسیارانە وەڵام دەیتەوە هەوڵ هەیە بۆ ئەوەی وانەبێژ بکرێنە گرێبەست واللهی حسب زانیاریتمە ئەنجومەنی وەزیران پوختەی ڕاژەوە لەسەر ئیش دەکات کارەکەون بەردەوامن
حسب رنمایت وانن که آیا دیتا دانانانه بس ما امیده هی که یعنی امیده که باشش ما هی که بمانه بجید ما ببنگیره بس آیا چند و چه شوازه و رنمایی ده چاوا من ام نزانین بس فعلا او ایشالا ما امیده هی ده چی تبواره جبه جکرنی بو سالانه لسوری اداره سوران زور زار پرورده مرگ سور و سوران زور زار وانه بیجی شایسته دارای کانی هندو اکوی و گلی اکن اما لبر زوریا یا هوکاری چی؟ بله طبعا زورترین وانه بیش پرورده سورانه پاش سوران پرورده مرگ سوره چومانو رواندس هم میلاکی خوان هیا هم وانه بیجیان زور کمه یعنی اگر اما استا 1205 وانه بیجمان هبیتن لوانه پرورده رواندس یعنی 200 قصور هبیتن چومان لوانه لوش زیاتر تینه پریتن بویا شایسته دارای 200 وانه بیش کمتره ل 1200 وانه بیش یعنی 1000 وانه بیش زیاتره کواتا او وقتی گنجینه سوران یا خود لوین داره که پاره دیتن سویله دیتن وکو پیویز لبردستنی هموی پیکاوا بدرید اوانیش دست پیدا کن لکم و بزور اما پیمان باشه او جاره لزوره و دست پی بکن بو کم زور باش مامۆستا گیان هەڵسەنگاندنی دەرەچێگەر بە کورتی سەرنجەکانی خۆت لەسەر بڵێ خزمەتی پرۆسەی پەروەردە و فێرکردنی کردووە بە دروستی؟ بله والله هەڵسەنگاندنە دەرەکی تشتێکی باشە بە عام گشتی چونکە گەرم و گوڕی دێ دروست بیت هوشیاریەکە دیە چاودێریەکە پێسترە لەسەر قوتابخانە بەڵام لێرەشدا یعنی یەکیشوان گلێت بەڕێوەرێت قوتابخانەت کەن سەرڤالژنا طبعا بيجي مكتب هيا المر مثلا ام باشترين كواليتا ما برستره هم الرنماي ما جيبه جكري نمره ما كيمتره ليره دا بطاقتيك بهندك الريفا بريد قطابخانه دروز بيت بويا لجنا السنگاندني اگر دقيق بيتن شولا خو ياخد يعني ورد بينيكا جوان بيتا كرن فعلا شولكا زور زورا باشه هر چنده ما مستا زور ماندي تره بري قطابخانه زيادتر ماندي ترن و کارو چالاکی زیاترن یعنی همه تشتی تیده پراستی به هلسنگاندنه بویا ما پی باشه بردوامی هبی هلسنگان ندارکی بلام شوازه کی وتوف کو یکسانی و عدالت داوید با اوی ریوبری قطابخانهش هست کم و کرتیا نکن بس هر ریوبرک یعنی وقتی درجاوی یا کیم بیت استاندرن حقا او استاندر و خونید کی در نمراوی یا کیمه شیتن طلب بین اعتراض بکتن و ام دی لجنه کادی هنرین سروی لجنه بو اوی فعلا وایان کواتا لیره دا هلسنگاندنا درکی بمینیتن زور گرنگه بو همه قطابخانه اگر هستان کرنا یەکسانیەک لە پێدانی نمرە یا قوتابخانەیەک سکاڵای هەبوو دەرکەوت سکاڵاکەی لە جێی خۆیەتی ئەو لێژنەیە هیچ سزایەکی بۆ دێتەوە؟ نه بس لجنەیەکی تری سەرەوەتر دەچیت لجنەیەکی باڵاتر دەچیت و سەردان دەکاتن و دی تەماشاکەت ئەگەر حەقی وابی دێبوزە بەڕێنیتەوە بس زوره او حالتی تای هندک ریوبرت قطابخانه میت یعنی پیوستیاب دوره های خوله های خود راضی نه وکو خو فکرت کت همه تشتی منی درسته بس لوانه حتی اتا کتاب خیرات نوی یا جوان نبید نزانیه لوانه درجه سرندش کان بیتن دار لیدان ممنوعه دار سمیزایی بیت هست پی نکر بیت لوانه هنده جارا او سرپرشتیاره بس پنجه خول سرمیزی دابید همه توز بید هست پی نکر بید بویا ریوبری قطابخانه پیوسته بزانید وکو جاران نیه برید هدی چما مکتبی و دوام کم اگر هول ندد خو زیرک نکد دمینی تا و چند خدمتی شبیتن دی چی تا پاش مامۆستای ڕاهێنەر باس سەکرێ هاوڕێی ڕەخنەگریشیە سەرپەرشتیاریشیە ئەو هەموو زۆریە بۆ یعنی ئەرچی مامۆستای ڕاهێنەرچی ئەبێ و سەرپەرشتیار و هاوڕێی ڕەخنەگرچی بله طبعا ڕاهێنەر ئەوە بەرنامەکی نوێە بوو ساڵا نوێە تێستە هێشتا یعنی تازه دی دست به هندێکن بەرجداری خۆلێدا بکەن ئەو ڕاهێنەراتیە بۆ هەندەیە بەس تەنها بچن ڕێنمایە بدەنە قوتابخانە یعنی خاصمن تایبەتی بوو مامۆستای بۆ هەندێک چاوە ئەو مامۆستا دەرسێ بشتەوە ڕێگەکانی وانەوتنەوە ئەوە یەک چونکە بسپۆری نەمایە تازە تۆ بخۆزانی لە ئیشرافێ هاوڕێی ڕەخنەگر هەیە جاران بسپۆرە بوو بسپۆری کیمیا فیزیا بیرکاری ئەوە نەما لە بسپۆرەتی بووە مامۆستا پێویستی هەندێک هەیە ئەو ڕاهێنەرە بۆ چ بیت یەک چوونیەتی ڕێگەکانی وانەوتنەوە دووەم چون هەلسوکە و لەگەر قوتابی دەکرێت یعنی زۆر وانە بێژیت ماهێتاینوکە ئەو وانە بێژانە ڕەنگە زۆر تۆڕەیی بن زۆر قەسێت ڕق بن زۆر جارە نەشێتن تەعاملەکە جوان کرد ئیدی نەخوێندیە بۆیە ئەو ڕاهێنەرە بۆ قوتابخانە پێویستە هەبیت بەڵام داشیان وێ ئەرکیش ئێخنە سەر ئەرکێ سەرپەرشتیارە ئەویش هەر دروست بوو بەڵام ئەوە زۆر گرنگ تەئسیر پرۆسا پەروەردەی کردی من پێخۆشە
يعني همه او جهت معنی پروسا پرورده و اوه بسپوری نمایه بویا رجا دا بزینا آست زانستی القطابخانه سبب سرکی نبونا بسپوری سرپرشتیاری بسپوری انگلیزی اگر چون ماموستا انگلیزی 2 جارە ساڵێ 3 جات گەل دانیشت فعلا دی گۆڕانکاری چێ مامۆستا پرسیارم زۆر ماون بەڵام لەبەر کەمی کات ساڵی نوێی خوێندن کە دەستی پێکرد وەزارەت کار بە سیستەمی نوێ ئەکاتن یا هەندی ڕێنماییەکانی جێبەجێکە ئەو سیستەمە پێت وایە سیستەمێکی باش بێ کە پەرلەمان پەسەندی کرد و لە ڕۆژنامەش بڵاو کرایەوە والله ئەو سیستەمە هاتە بەردەستێمە طبعا خاڵ ئەم سەردا چوون ما هەندێک ڕەخنە هەبوون طبعا چونکە الپەرلەمانی پەسەند بووی دەسەڵاتەمە دانی ناگۆڕینا هەندێک تشتا بەس هەندێک جێت هەی ینی پێویست بوو تعدیل بکرێت و پێویست بوو ڕاوێش مەبێتەکردن ینی الپەرلەمانە ئەس نزانم ئەو هەموو یاسا دەرێخستینە ڕاوێش بچە هاتیەکردن ینی ڕێڤەبەری پەروەردە یەت قەزا یەت گشتی ڕێڤەبەریت قوتابخانە هەندێک مامۆستا شیان یعنی یەک ڕۆژیش بوو مەدابین کرد باڵ هۆڵێکی دانیشتنە کرد بە هەندێک وا خاڵا یعنی یەکیش وا خاڵا یەهاتی کە پولی 1 و 2 بوو ساڵا نوێیا خوێندنی ساقط بوون تێدا نەبیتن هەتا نوکەمە ڕەخنەل سەر پولی 1 هەبوو یعنی تاڵەبە ساقط نەبیتن هەر ڕێ بکرێتن تازە دوار ڕێنمایە نوێدا سیستەمێ نوێدا دبێژیتن پولی 1 و 2 ساقط بوون نییە بناغەشە ئەرێ وڵا کە بناغەش ئەوە مەبخۆ وێجا زۆر خاڵە دیژی بوو ئەوەی درێژ نەکەین باستەوە شەکرێ مامۆستای پۆل هەبێ ینی مامۆستای پۆلیەک هەموو وانەکان برێتەوە ئەوەش ڕێنمایی نوێ دەبیت طبعا ئەمە جێبەجێ بکەن چونکە قڕاری پەرلەمانش بەس وەکو کەسێکی پەروەردەی ئەمە کار دەکەن لە ناو ینی پرۆسەکەی داینە بەڕاستی پێمان باش نییە تۆ سەرەتا قسەکانت ئاماژێت بەوە کرد مامۆستایەکە گەر لەگوون بە ناچاری هەمووانەکان بڵێتەوە کار لە ئاستی زانستی قوتابی ئەکاتن باشە بۆ قوتابخانەیەک و ئەو مامۆستا میلاک و پسپۆر و پێویستە هەبێ پێویستە کە مامۆستای پۆل دابین بێ بێشک ئەمە بەخۆ مەسەرەن گەلوێ ڕائیەدا نەبووینە بەس پا ئیدی ئەگەر هاتو گوتی جێبەجێش بکەین با بزانین لەوانەیە ئەوانش خبرەیان هەبیتن و نەجاحەتی بینیتن بەڵام ما پێ باشە ئەو بەرنامانە ڕاوێژ بێتەکردن چونکە ئەم هەست پێ بکەین دێ ئاستی ئینتە خوارێ دوا پرسیاری من لەسەر خۆتان بۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادە کردووە کە لەو دۆڕۆژیدا بێ دەست پێ ئەکە ئومێدتان وایە کە پەروەردەی مێرگە سۆر لە ڕیزبەندی یەکەم و دووەمەکان بێ واللهی ئینشاءالله طبعا ما ئامادەکاریت کردی مە حەفدە هۆڵێ تاقیکردنەوەی هەیە ئەو ساڵە سنووری پەروەردە مێرگە سۆرێ همه فێنکەرە و کەلوپەل پێداویستیت قوتابخانێ حتا ئەو هەر تشتێک پێویست بیتن مێ دابین کردی و دوینێژی کوبوونەوە بوو گەل سەرجەم بەڕێوبەرێت هۆڵە ئیدارە سەر بەخۆیە سووران ئەم بەراوە ئەڤڕۆژ مە کوبوونەوە کە هێت گەل قای مقامیەتە قەزا مێرگە سوورێت گەل دەستگایت ئەمنێت گەل بەڕێوبەرێک کەهرەبا مێرگە سوورێ فەرمانگا مێرگە سوورێ بۆ ئەوەی ئەوانیش گەلمە بن بۆ ئەوە دو ڕۆژەدا ئەمنیەتە قاعاش بێتە پاراستن و زۆر قوتابی مەیەت هەی مە ئومێدا پێ هەیک و دەرەجێت بەرز بینن هیویدارین تێدا بین ینی دەمینی سەر خودێ قوتابیت چونکە قوتابی مەیە هەی ینی نمراوی لە 1970 نهاتیە خوارێ 1990 نهاتیە هیویدارین بشێتن لە تاقیکردنەوە نیشتیمانیش ئەف ساڵە وێ نمرێ دەست ببینیت بۆ ئەوەی وەکو پار ساڵ یعنی ئەم باش بۆ نزبەکە باش مەئینە عفوان پێرار ساڵ ینی سەر ئاستی هەرێما کوردستانی مەدووەم دەستڤەینە بوو مەجێ شانازیە بوو ساڵایەکێ بوو ئەم شێمگەینەوەی ئاستای هیویدارین ینی ساڵانە ئەڤ ڕێژە هەبیت بەڵام ئەوە خودێک و ئاستی زانستی پەروەردەی دوورتێتە خوارێ دوو تشتە یەک تەڵەبە هەتا پولی 11 کنەمە تەڵەبەکی زیرەکە ئەو بابە بوو پولی 12 دەگواستنەوەی کرد بوو مەکتەبەکە نزیک شار دوو شارە طبعا قوتابخانێتوان و ڕێژە تەڵەبە زۆرە بوونەوەنە ناوەندی هەولێر ئەگەر 100,000 تەڵەبات حسێ بکەی 6,000 تەڵەبەیە وابیتن ئێمە 15,000 6,000 تەڵەبە دەیەکەم لێدا زۆر پەیدا من بەڵام ئەوە ئەم حەزکەین پێش بڕکێت گەلوا بکەین ئیدارە سەربەخۆە سووران مە پێخۆشە ئەو ساڵە هەر چوار پەروەردە هەندێک تەڵەبەت تێدا هەبن نەک جیاوازیە بێخمە ئیشاڵە بوومە هەموویەکن بەڵام من پێخۆشە مێرگە سووریش پێشنگ بیت تێدا دەستان خۆش بێ مامۆستاجان زۆر سپاس بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی گوێبیستی بوون و بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد نوح بەڕێوبەری پەروەردەی مێرگە سۆر کە وەڵامی پرسیارەکانی ئێمەی دایەوە تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکشە